نرخی نەوت بەرز بۆتەوە هەناردەی نەوت زیادی کردووە ئەمانە واکات بودجێ عێراق ئەو قاسەی عێراق کە دەکرێتەوە یەدەکی دراوی بیانی لە قاسەکەی عێراق کە بریتە لە دۆلار لە یۆرۆ لە زێر لە قەواڵە دارایەکان هەڵکشانی بەرچاو بەخۆ ببینە ئێستا لەخوا بە زیادە قاسەکەی عێراق خەریکە پڕە بێ و خەریکە لێرژێ لێرژانەکە چییە ئەبێ خەرجیکا لە پرۆژەی خزمەتگوزاری و ئەبێ قەرزی پێباتەوە باش ئەوە دۆخی قاسەی عێراقە وەختی خۆم قاسەیەمان پیشان ناوە کە ئەسپێتایە سەوزەڵەخانەی وتووە بەڵام ئێستا قاسەکە پڕە چەندی تایە با داتاکان بێت ببینن وەزارەتی دارایی ئەڵێت لە مانگی نیسانی ئەم ساڵدەواتە لە مانگی چواردە 7 ملیار دۆلاری تایە باشە ملیارێک دۆلار یعنی 100,000 دەفتەر یعنی 700,000 دەفتەری لە قاسەکەی عێراقا هەیە ئەم قاسەیە هەمووی بە ئەم پارەیە ئێمە بە پارە بۆمان نیشانداوە بەس هەمووی پارە نیە وەکوتم هەندێکی زێڕە هەندێکی یۆرۆیە هەندێکی دۆلارە ینی هەندێکی پارەی وشکەیە هەندێکیشی قەواڵەیە بۆ نمونە قەواڵە دارایەکانە سەنەداتی خەزیێن حکوومەت عێراق کڕیوەتی کڕین و فرۆشتی پێواکە لە بازاڕەکاندا زێڕی کڕی و کڕین و فرۆشتی پێواکە هەمووی ئاوە سەباییک دانراوە لە شوێنەکە کڕین و فرۆشتن بەمەوە ئەکرێت زیا ئەکات کەمەکات یعنی بەڵام زۆربەی جار ئەوە بەرهێنانەکان بەرزبوونەوەی بەرچاو بەخوانەوە بینن و پێشبینیەکرێت کۆتایی ئەم ساڵ ئەگەر نرخینەوە بۆ جۆرە بەرز بێتەوە ئەو قاسەیە لە کۆتای ئەم ساڵە ئەگەر بەرز بووە هەندێک دەفتەرە دۆلاری زیاتری تێکین پێتان ئەڵین کە ئەگاتە چەند ئەگاتە 90 ملیار دۆلار قەبارەی یەدەژی دراوی بیانیە لە خەزیێنەکەی عێراقا ئەمیش پەیوەندیکی بەرچاوی هەیە بە نرخی نەوتەوە ئەمە ڕاستیەکەی زۆربوونی داهاتەکە جێگەی دڵخۆشیە بەس ئەگەر قوڵتر بیری لێ بکەینەوە زۆر نابێت بەو سازە هەڵپەڕین کە لە زۆربوونی دۆلارەکانە سەرچاوی گرتووە بۆچی لەبەروی کاتێک زۆربوونی داهات جێگەی دڵخۆشیە کە لە کەرتی کشت و کاڵ و پیشەسازی و گەشت و گوزار و خوێندنی باڵا و بانکین و خزمەتگوزاری ئەمانەوە سەرچاوی گرتە بێ ئەو زۆربوونی داهاتە هەتا ئەم باە لەو کوونەوە بێ باشە بەڵام کە نەهات کێشە دروستەکە یعنی چی یعنی تۆ زۆربوونی داهاتێک وەختێ خۆشە کە لە دەستی خۆتا بێ نرخی نەوت بەیانی دابەزێ بۆ 7 دۆلار چی بکەین دابەزێ بۆ 20 دۆلار چی بکەین ئەبێ ئەوەی پێیامان کردووە خەرجیکەینەوە کەواتە وەکو وایە ئاو بکەیتە تەنشیەکەوە لەژێرەوە کوون بێ لی بچێ ئەبێ کۆنتترۆلی سەرچاوەکانی داهات لای خۆت بێ بە چیەکرێ بەواکرێت کە سەرچاوەکانی دیکەی پارەداکردنی خۆت دەوڵەمەکەی نەکەمووی لە نەوتەوە سەرچاوە بگرێ نەوتیش جارێک نایڵێم 1000 جار ئێڵێمەوە نرخی نەوت کێشەکەی ئەوەیە نرخی نەوت لە دەستی فرۆشیار نییە لە دەستی کڕیارە کڕیار بڕیارەدا نەوت بە چەندە وەکو ئەوە نێ ئۆتۆمبیلێکی ئەڵێ من بۆ نەیفرۆشم کەیفی خۆتی کڕی باشە نایکڕی کەیفی خۆتە وەکو خانوویەک نییە وەکو شتێکی دیکە نییە نەوت کڕیار نەیکڕێتەوە چی لەکەی بۆ نایکەیتەوە بیرەکە ئەوە ڕوەدا کە لە سای 2020دا لە مانگی نیسانە ڕوویدا نرخی نەوت ماڵتان ئاوا بێ هاتە خوار 25 بۆ 27 دلار بۆ 30 دلار یعنی بەرمیلێک نەوت ئەدا بە کابرا اینجا 30 دلاریش ئەدایە بەس لێم وەرگرە چونکە من تازە نەوتەکەم سۆرە بازارەکانی ژیانەوە شوێن نیە باریکی خۆی ناکەیتە ناو دەریا و زەریاکانەوە ئەوەش ئەو بابەتە بوو کە حەزم کرد باسی کەم سەبار بە یەدەکی دراوی بیانی لە بانکی ناوەندی عێراقە حەزم کرد پەنجە نومایکەی